عليكم السلام ورحمة الله وبركاته. خوي بخير بالشفيق. صحة وسطكم مارو من دار. والله هذا بيكوبين سأل رحمي خوالك كسي باش بيأرو. الحمد لله بس باشا تكرولو هل يردانشتي كردري باخيرات غرق بوت وتسيوا. كاك نكاري نكاسبية نمعاشية نديناركم لبرشيا ندوسة فان زايك بيبسم تساعش بخمو. هذه تسبكم هذا بلوخم بلو تسولاني دانشي. روجك أواكم. كرة برا تحمل التابع والله هيدا من الحمد لله وسعم هيز عيبينيا. إيه الأخوال بزادي هم كذا زانية توسعد باشا. إيه باشا تصدق لي كان أديو روتسيا ما شاء الله. كرة در الرنجارة وتسيوا. أوسيا أوسيا. كرة كاكا السرماية تسبكم. كرة والله تخوان من دار ورتنا كتنا دودك ولا عليه. لا والله لو بكونتو. كرة والله هبا الشيطان نسي. والله تسبكين. والشيطان كرينا اللي بيباري بيشيا. أها أوزا نازل ما تو حزنا كم زور يعني معتازي باري بي إبرام ده التكليف ليك أشي بكا داوي باري بكا لو شفيق تازا مدناسي لجيان دي تتدز بركسة شبان كما لجيان دي تت عزت نفسي من ريب دا بتسم لدركيه كشي دم بلا مشتكم بقر بدي لا والله او اشتيناكم إبرام أتوخو دنياك أول نبو إبرام كل لمن داواك إبرام كاكا ملكس داواناكم لا توش داواناكم إيه كل برام خو من خلقني ما من براتم برا أتو بيم بري بزانم محتاجي سنديتا بالدمي والله كاكا محتاجي هيجني مو داواش ليناكم لاخواي بزابي هم عالم مش دزانم كاك شفيق لو منتخي خير ومن دو بياو تساكو روي كسي نشكان ديو امج روتيناكم كرة برام كرة أوشتا بيني من يا برام أتو بيم بري استا بس بري من محتاجي أون دايما تعمل بالدمي برام باخواي داوا ليناكم برام كرة كاشي من أما براينا أتو وتيمقا من أصلا لكن خلشش باسي أو موضوع عيناكم دزانم بازناكي دزانم خيري بو دست ذكي ديناغري او دست جاغري طبعا بس امن نفسيتم خبرناكا داوي يز لبارا أتو دزاني سياستا دريجي مدي اشتكم لنا وبرشي اشتكم لي داواكا هاگر بيم بيتنا تا بالدمي لا حول ولا قوة إلا بالله كاك شفيق أمن داوا لكزناكم عزة النفس هي في ويستم بوينيا دز لبخر شبانكم خو هيا دري وستاين هزار بنو بيخم وخيار خدا يكو دركي هزار بس بخواي دبست آمنت بالله ما دمتو هدا وناكا ود لي كردم بخوم اشتكل بدمي كاكا أو 100,000 دينار بقرا كان جيني هدبو بمدو إيه أخذنا بيشتكي لك نخول بميني برام أمن استا تلفون شي لكم اشتكم لو ديتنو طواف لا بقرا دي خوانا يبري أولو يجلود ورد أقرم دزانم أتو بياو چي خير ومندي باو دست خيري دا كيلي ناغري أو دستش بزاني كورا برام أمن بياو أتو بوالا من دقي أو زلك بيسانا شد أو فريدي دسمو ماري دست زلك شي جواني شل بودينا والله أجزاء قول بود كربا أم زول ممنون بم بخوش من زلكاني بيزاد بيما وذا كم خمن نبي هستا برو ماري أو شتارا أو باري بك خواردون لو من دارم بدي هستا يا ربي خوالي النبي هستا دي هستا برو بخيس علي لبيرك شو رقم كتم لك إنما رقم كتم لي كورا والله موبايل شي أونسكو كم أم تسرقم وما كمان بيلا برناكري أو يجلا بي واحدة وبيشان ما نفرد إيه ده باش والله اليوم بقولت منك اهدوا التلفون اشتلبوا بك لا أنا دواء بكارزاني بدي ما أعرف ما بيدا زاني إيه ده باش ده يلا ده من واحد يسبي والله خواه زور شكر أو در كشلي كدينوا تمام بەڕێزان و خۆشەویستان و بینەرانی ئەزیز ئەم جارە دەچینە لای کۆمەڵێک خەڵک و دەیان دوێنین تەوەری بەرنامەکەمان دەربارەی چاکە و خێر و سەدەقەیە خوای گەورە دەفەرمێت چاکە بکەن بە ئاشکرا و بەنهێنی ئاشکرا تاوەکو خەڵک چاوت لێ بکە وە بەنهێنەکەش بۆ نێوانی خۆت خوایە بەڵام ئەوەی گرنگە دەبێت نیەتە تەنها بۆ خوا بێ ئێستا کەش دەچین هەندێک خەڵک دەدوێنین ئەو مامە بەڕێزەمان لێرە هەیە سلام عەلەیکوم سلام ورحمة الله وبركاته مامە گیان تەوەری بەرنامەکەمان ئەم جارە دەربارەی خێر و چاکە و سەدەقەیە لە نێوان خۆت و خوا و هەندێک جار ئاشکرای پێی تاوەکو خەڵک چاوت لێ بکات بەڵە بابت یا خۆ بە خێر بێن والله ئەمن لە مێژە حەزم دەکرد ئەو حاڵەیەک بێتن باسی خێر و چاکەی بکاتن لەبەر ئەوەی ئەمن پیاوەکی زۆر چاکە و خێرکەرم ئەو خەڵکی هەموو دەمناسنی ئەو گوندەی ئەو دەوروبەرەی هەموو دەمناسن باوەڕت هەبی هەر لەسەر ئەو قسەینگۆ ئەنی کەمەک پێش ئێستاکە ئەلێ کوانە کابرایەکەم لەو یعنی ژیانە ناخۆشیە ڕزگار کرد فەقیری دانیشت بوو داما و
پەرپوت جلکەشی لەبەر هەردوو گۆ ڕەنگارە بۆ خودای ئەمگۆ شاید من 100,000 دینارم دایە 100,000 دینار ئەو ئەخر یعنی بە ئاسانی بەدەست ناکەوی دوایش لە پاشان وەڵی زگم پێشتا ئەو قاتەش ئێستاوە باش بوو ئەنگۆش لێکوانەوەی بیبین ئەو قاتەشم لە بۆی دانایە ئێستا کە لە بۆی دەبە مەمارێ بەدەستی خۆم بەو دەستای گرتیتم باوەڕ دەبینە لەمەو دەستم بزانی ئێستا دەسمەوێن دەرێ بەس حەزم لێ ئەنگۆش لێکوانە ینی بڵاوی بکەنەوەی کە بزانم من کەسێکی خێرکەرم و خێر دەکەم و ئەو کابراش پێم خۆشە ینی وەڵی بیستەکەنەوەی سەرچی دەم بزان چ خێرەکەم پێکردیا خوا خێرت بنووسی مامەجان ئەوزە ئەوشم ینی مابوو برێم لە بیرم نەچیتێ ئەو کابرای حەز ناکەم ناوی بیرم یەکی ڕیژدارە کورە پێی دەن بەس ناوی خۆی عومەرە عومەر کورە بەو خودای ئەگەر ئەمن ئەو پارەم نەدابایە ئێستا لەوانەیە هەر لە برسان بمرد باە ینی زەلامەکی پەرپوت ئێستا واچم پۆشتەشی دەکەم پارەشم دایتێ ئێستا لەوانەیە مار و مندارەکانی جلو بەرجی جوانیان لەبەر کردبی ئەو جانگۆ ئەوەی جوان بڵاوکەنەوە لە بۆی خەڵک ببینی خەڵکی خێری واروەچی من بکاتن ینی خەڵک ڕەحم بۆ خەڵکەی بکاتنە من مادەم خوا ئەو پارەی دایتە من کورە دەبێ مش بدەمە فەقیران دەبێت دوو کەسی پێ جلو بەرگ بکەم ئێبرم وەڵڵەهی وای بەس ئێستا لەوانەیە ڕپە چاوەڕێم دەکا واسم ئەوەی دەبم دۆکلێ خوا خێر نووسی مامەجان ئەمانەتی خوا عافیستان باشە دوای كرة والله بويتو عمر كرة عمر نما كرة عمر بعلا برس هوا كرة هوا والله خنيم كرد خني والله خنيم كردي ها تماشات شتو زلام يا خو بخير بي يا خو بخيرني لو تو شرم عاد بخونيها لو سم كردي شرم عيان بخو هێشتا پێ دەوێ سم كردي ها پێ دەوێ چی کردیە ناکەبرێ لەسەر چاکە و پیاوەتی خۆم برێ ئیشی خراپیشت کردیە هێشتا پێ دەوێ شەفیق ئەتو دەتگۆ خێری بکەم بەو دەستەی لێ ناگەرەمەوە دەستە بزانێ هەروەشم کردیە چ دەوێ ینی ئادی خێرە لەسەر ئیزاع و تەلەڤیزیۆنی حای عومەر و عپۆی دەبەی کورە بگرە کورە عیبە کاچی من کورە عیبە بگرە ئەو 100,000 بگرە ئەمن لە برسان نەمردیمە برام عزەت نەفسم هەیە کورە برام خۆنم بۆ تێ لە برسان مردیێت ئەو هەرە لە عازۆ لۆ خۆدەوە جلچی خۆدەم و عادم کردیەوە چیەوە لێگەڕێ خۆدا پۆشە ئەوە چیە هەرە کورە برام ئەوە چیە کورە برام لەسەر چاکە و پیاوەتی خۆم هێشتا هاتێتە شقەرم پێ دەکا ئەوە چاکە و پیاوەتیە عادی ئەو پۆشتەم نەکردی خەریم کردی باشە حیا و ناموسی منی بردیا چت کردی لەسەر ئیزاع و تەلەڤیزیۆنی باسی من دەکا 100,000 دایتە عومەری قاتم دایتە عومەری حیا و ناموسی منی بردیا ئەوی شەت کردی ئەوە خێرەوە تو خۆ مامۆستا تەماشایکە چشتۆ بەژن و باڵا هەیە لەگە ئەو قاتەی لا حول ولا قوة واز لێ ورە کاکە لێ بگەڕێ بامنەوەی داکەنم بیدەمەوە خۆدا پۆشە استغفر الله العظيم ئەتو خێرت پێ کردیە لەکە خەرچی و لەسەر ئیزاع و تەلەڤیزیۆنیش باست کردیە ئێبرام گوتم بەشکە خەڵک چاو لە من دەکاتن و خێری پێ دەکەنەوەنیش ئەو هانیە غەڵەت تێگەیشتی خۆی گەورە دەفەرموێ چاکە بکەن بە ئاشکرەوە بەنیهێنی ئاشکراکە لۆ ئەوەی کە خەڵک چاوت لێ ڕەحمە لە بابەت ئەمن ژۆم کردیە باشە خەڵک بەخۆی دەیبینی ونیە خەڵک بەخۆی دەیبینی خەڵک بەخۆی دەیبینی پێویست ناکە لە پێشچاوی خەڵکو لەناو هەموو مەزیلی سەر شاشە و تەلەڤیزیۆنی ناوی کابراش برێ پێویست ناکە بە ئاشکرا دەیکەی بەنیهێنیش بینی خۆت خۆ ئەساسەکەی نیەت لە بەخوابی خەڵک بەخۆی چاوی هەیە دەیبینی پێویست ناکە ناوی کابرای بێ لەسەر تەلەڤیزیۆنی ڕاوەستە بە قسەکە بتاوکەم خۆت بینە جێ ئەو کابرای خێر بە تو بکە نەفس عزەتی تو قبولی وەی دەکاتن قبولی دەکات لەسەر تەلەڤیزیۆن و لە پێشچاوی خەڵکی ناوت بینی لێ بکە بەخۆم پارەکەم دات و یان نا لا حول ولا قوة کاکە تو داتە من کاکە مارد ئاوا هەزار مارد ئاوا 100 عاملۆ کردی بەو خاتەش پێچووە ژمارەکردنی هەردوو عاملۆ دەکردی بەس پێویست دەکات شەفیقەت و لەسەر تەلەڤیزیۆن حیای من ببەی غەڵەتی باش دەکرد پێ بڵێم ئەمە مسلمانی لە خۆی بەزیاد بی لە خۆی بەزیاد هەموو شتێک دەبی لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێر بین لە بەرەوەی بەسەر هاتەکانی هەمووی دەرس و پند و عیبرەتی تێدایە با دانیشین لۆتان بجێڕمەوە ئێستا من ئەو پارەیە تو وەرناگریەوە نامەوێتن واللهی دەنە مادەم وەرێ مامەسەخوا مادەم شتەکانی هینایەوە واللهی ئەو 100,000 دینارش 1 دیناری کەمبیت لێ دۆرەگرمەوە واز لەوەی بینە زیاد و کەم ئەتو نیەتت لە بەخوایە جێبدەم باڵ لۆ بجێڕمەوە ئەوە جێم لێت لە زمانی پێغەمبەری خوا ساوسەلەم سەحابەکە هەبوو گەنجەکە بوو ناوی جابری کوڕی عەبدوڵڵا بوو بەڵێ باوکی لە غەزوەی شەهید بوو
جابر بەتەنێ ماوە نۆ خوشتی هەبوو چوونە غەزۆی ئیدی حشتێکی زۆر لاوازیە بوو هەرەوە تا دەڕۆی لە جێشەکەی زۆر بەپاشکەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەماشای کردووە لە ئەخیرەتی چووە لای جابری ها جابر چیەوە وتی یا ڕەسوڵ الله تەماشای وشترەکەم کە پارەشم نییە بیگۆڕم یان بە شتێکی باشتری بدەم لێ بتوانم لەگەڵەنگۆ بم یان شتێکی باشتر بکڕم تۆزێک بەهێزبی لەگەڵ جێشەکەی بم تا خیر نەبم یا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم گوتی ژنت هێناوە یان نا گوتی ئەرێ وڵا گوتی کچت هێنایان ئافرەتێکی تەمەن گەورەکە پێشتر مێری کرد گوتی وڵا ئافرەتێکی تەمەن گەورە وتی بۆچی وتی لەبەرەوەی تاوەکو یارمەتی نۆ خوشکەکەم بدا ناتوانم کچێکی تریش بێنم بێتە دا لەگەڵ یەکتری جوان تێنەگەن ئیدی لە دوای غەزوەکە کە گەڕانەوە پێغەمبەری صلی الله علیه و سلم بانجی جابری کرد گوتی وەرە جابر گوتی حشتەکەت دەفرۆشی ئەویش لە شەرمی ڕەسوڵ الله نەیگوتنا گوتی گوتی بەچەند گوتی نازانم وتی 1 درهم گوتی نا 2 درهم گوتی نا ئیدی هەتا 40 درهم لەگەری ڕۆی وتی 40 درهم باشە گوتی بەڵێ یا ڕەسوڵ الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 40 درهمەکەی دا و شتەکەی لێ وەرگرت جابر گەیشتە ماڵەوە هەر فکری ئەوەی دەکردەوە ئایا ئەم بەو 40 درهمە چی بکڕم چی بکەم چی بخۆم بەشی چیم دەکە ناکە لەو فکرانە بوو بیلال حەبەشی لە دەرگەی دا وشتەکەی لە بۆ هێناوە گوتی ئەوە چیوە ڕەسوڵ الله پەشیمان بوویتەوە لەو معاملەی وشتەکەی بۆ هێناوەتەوە بەدڵی نییە وتی نا وتی ئێوە چیەوە گوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەستی ئەوە بوو بزانێ ئەتوو پێویستت بە چەند درهەمە 40 درهمەکە هەری خۆتە وشتەکەی لێکڕی وشتەکەشی بۆ گەڕاندیەوە هەدیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێ ئەوەی ئەو سەحابەی بشێنتەوە لەناو خەڵکی و عزت نەفسی بشێنیت تێگەیشتی ئێستاکە ئەوە ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە چاکەکردن لەگەڵ خەڵکی بێ ئەوەی کابرای بشێنتەوە لەناو خەڵکی و لە پێش چاوی خەڵکی باسیکە ئەو جەبا دەرسی لێ وەرگرین حاجی ئەتوو گەردەنی ئازاکە خوا خێر بنووسی چاکەت کرد چاکەت کرد خوا خێرت بنووسی بەڵام لەناو خەڵکی و لە پێش خەڵکی و لەناو مەجلیسان باز مەکەوە گەردەنی ئازاکە خوا گەورەی لێت قبوڵکە دووبارەی مەکەوە جارێکی جان گەردەنم ئازاد گەردەن خۆش و ئازاد خواحافیز خواحافیزتان بی ڕاوەستە کاک عومەر وەرە بە قوربا وەرە توخوا وەرنەوە بێ زەحمەت وەرنەوە کاکە ئەو 100 زادنارەی لە برای خۆت وەرگرەوە کاک شەفیق نامەوێ وەریگرە ئەو جارە لە خوایە ئەمە تەرتیبی دەکەم نامەوێ وەریگرە ئەو جارە لە بۆ خوایە وعدی دایە وعد بی لە بینی خۆم و خوای و ئەو دوو کەسەمان لەکن کەس باز نەکەمەوە خوای گەورەی لێت قبوڵ بکە سەرفیکە خوای گەورەی لێت قبوڵ بکە و نمونەت زیاد بکە گەلە بەخێر بێ سەرچاوان خواحافیزتان بی ئەی خوایە زۆر شکر